ما مستعمل إشي مصوري كم مصوري بكوزاوا بله يا هنگ جيران وشتانا خلك عندك هي درين حرام عندك درين حرام نيا أفضل قلتم لا تتبقى مزانم شان أنا طبعا او هندي الين حرام نییە هیچیان لە شەرع نەزانیوە و ئەلفوبەیەکی شەرع لە مێشکیانە نەبووە. ئەگینا تۆ ئاهەنگێڕان خۆتە زانی ئێستا چ فەرتەنەیەکە بووک حساب کە هەر ڕوت و قوتە شتێکی وای لە بەرانی وایە بله والله ئەنجا ئەم گۆرانی بێژە خۆی ئێستا ئەم ڕەشبەڵک و هەڵپەرکیە جا لە گاوانی فەرتەنەیەکە و لە چۆپی فەرتەنەیەکە و ئەم هەموو پیاوژنت یەکەڵ یەکتری بوونە ئەو هەموو فەسادە تۆش ئەبێ ڕسمیان بگری ئەمە کیە فتوای بۆ داوی حەڵاڵە؟ والله هەندێک خەڵک هەیە دەرێ حرام نییە ئەوە زمانی پێغەمبەرەکان بە قوڕی دروست دەکرا ئەو کاتی گوتیان حرام و ئەو شتەیە ئێستا ئەو جیهازت پێیە احتیادیە لێ جیهازە ئێمە کێشەمان لەگەڵ جیهازەکەیان نییە. جیهازەکە فۆتۆگرافیە و عەکسە ئاساییە تۆ لە پارکێکا لەسەر جادەی شەقامێکە موسڵمانێ دێ ئەڵێ ڕسمیەکەم بگرێ یا بۆ معاملاتە یا بۆ یادگاریکی خۆیەتی ئەمەیان ئاساییە. بەڵام یەکەم جەنابەت چوونت بەو ئاهەنگانە بۆ خۆی ئەوە حرامە. پاشان ڕسمگرتنی ئەم بووک و زاوایەش بە هەمان شێوە حرامە لەبەر ئەوە کاری ناشەرعی و ئیختیڵات و ڕەشبەڵەکی تیا ئەکرێت. یعنی ئەوەی حرامی کردووە ئیشەکەت ڕۆتوقوتی ئەم ئافرەتانیە و تێکەڵی و ڕەشبەڵەکی ئەو ئاهەنگانەیە. تێگەی قوربانگیان ئەمما بۆ خۆت بتوانیت لە شوێنێکە باشە لە پارکێکا لە شوێنێکا وەسایی گەنجێدی ئەڵێ ڕسمیەکەم بگرە بۆ یادگاریان بۆ معاملات ئەمە لە ڕووی شەرعەوە هیچ کێشەیەکی تیانە عەکسی بەرامبەرەکەتەوە ئەیدیتە خۆی. والله إذا زۆر جاران ڕسمی ئافرەتانمان گرتیە ئی مۆدیلات یعنی ئەو ئافرەتەیە 3000 خۆی گۆڕیە هەتا ڕسممان گرتیە. ئەیدیت خوا براکەم ئەوە هەر بۆ پیاوێکی وەکو جەنابەت لایقە کچە مۆدیلێک ئاوا خۆی ڕوت و قوتەوە بکە جا ئاوا ڕووی دواوی بکاتە تۆ خۆی قوتەوە بکە و بڵێ ئادەی تخوا بەم شێوازە ئەنجا بڵێ لە تەنیشتەکانمە وەرە لای سینگمەوە بگرە وەرە لای کەمەرم بگرە وەرە لای قۆڵم بگرە و ملم ئاوا بوەست. ئەی ئەمە دروستە خۆت بڵێ؟ ناوەڵام پێم دروست نییە بەس خەڵکەشی زۆربەی دەرێن نا ئەوە حرام نییە احتیادیە یعنی ئیشەکە زۆر ئەوهانیە ئەوزە ئەمنەوە چەند سارە تقریبا 25 ساڵە ئیشەی دەکەم 27 سارە والله بخوای مامۆستا نەبوویمە هیچ پارەکەش هیچ بەرەکەتی نییە. چۆن نەبیتە هیچ قوربانگیان حرام لە هەر ماڵێکا بێ ئەو ماڵە قەت گەشە ناکات ئەو ماڵە قەت بەرەکەتی تیا نابێت. جا ئەو کەسەشی کە بە تۆڵێ حرام نییە براکەم هیچ لە شەریعەت نازانی. ئێستا من قەت 20 ڕۆژە لە ڕۆژام لێرە باسی علمی پزیشکی بکەم باسی هەندەسە بکەم باسی فیزیا و کیمیا بکەم باسی ناکەم چکە لی نازانم قوربانگیان و هەر بابەتێکی شەرعیش ئەگە پێی پێ نەبم و شارەزاییم لی نەبێت ئەڵێم نازانم. ئەو خەڵکە هەر بۆ خۆی قساکە قوربانگیان بۆیە کارەکەت حرامە بە هیچ شێوازێک نابێ و دروست نییە و ئەبێ لەخوا بترسیت. مامۆستا بۆ نمونە لە حەفلەیەکە کەسێکی نزیکی خۆتە وەکو ئەوەی ئەو پیاوتی ڕەشبەڵک بۆمانە نا بەڵام کەسێکی نزیکی خۆتە کەسی دەست ناکەوێت ئەوێ ڕسمی بگریان ڕسمی حەفلەکەی بەگری شتێکی ئاسایی ناڵم شتێکی لە شەرع نزیکتە یا نزیکت نییە قوربانگیان عرضکردنی خێزانی خۆت جا بە هەر جلێکەوە بێ بۆ خەڵکی کارێکی ناشەرعیە و دروست نییە. یعنی بڕۆ کاکە باو باپیرانی خۆمان بزانە چۆن بووکیان گواستوەتەوە. نازانم جەنابەت بەبیرت دیە تەمەنت چەندێکە یا تەمەنت نازانم بەڕاستی جاران هێشتا کە مناڵی ینی ئەو سەردەمە من بەبیرم یەت کە کاتێ بووکیان ئەهێنا باشە ئەم بووکە تولێک بە بان چایەوە بوو باشە تولێ بە بان چایەوە بوو خەڵک نێست ئاوا ئافرەتەکە ینی عرض ناکرا بۆ خەڵک هەموو خەڵکێک بیبینێت. بەڵام ئێستا بەداخەوە ینی باڵ و مڵ و سینگی ئەم ئافرەتە لەو ناوەیە و کەس و کارەکەشی شانازی پێواکەن و ماوەسا خوا ببوورە کێشەکە بۆ نمونە گوناحەکە لە ڕەسمگرتنەکەی یان لە ڕوتوقوتیەکەی ینی قوربانگیان لە ڕوتوقوتیەکەیە ئەگەر ئاسایی بێ مامۆستا ئەگەر بۆ دلێکی ئاسایی ڕوود نەبێەوە گۆی تۆیڵی یان
جلێکی احتیادیان بۆ منە لەچکی لەسەر بێ بەڵام تۆ کەسی خۆتە کەسی دەست ناکەوێت ئەم ڕسمانەی بۆگری وەکو یادگاریەک ئەمە گوناحبارە بی من بەخسەتم ڕوێنەکە ناکەم وەکوتم برام پیا و نابێ خێزانی خۆی عرض کاتی تر ئەگەر دەموچاوشی دیار بێت نابێ عرضیکا بۆ خەڵک بەخوای نابێ عرضیکا بۆ خەڵک بۆ هیچ وەش مەجبور نی دەو شوێنەیە ڕسمی ئەوان بگریت و خزمەتی ئەوان بکەی بۆ شێوازە